سڵاتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەر هەمووتان گەڕامەوە بۆلاتان لە بەرنامەیەکی تری تایبەت پێم خۆش بوو ئێرەش بەسەرکەینەوە کە ئێرە کازیوەی عەربەتە هاتوین بۆ ئەوەی کە بیان بینین کە چەند چالاکیەکی زۆر چێژبەخشەکەن لەگەڵ مناڵەکانە بە بۆنەی ئەوەی کە ئەم ساڵ پێنجەمین ساڵی کردنەوەی ئەم کازیوە جوانەیە بۆیە پێم خۆشە لەگەڵ ئێوەیە مناڵەکان گفتوگۆیان لەگەڵ بکەین و توانا و بەهرەکانیان ببینین پێکەوە لەگەڵ ما بن. مناڵەکانی هاوڕێم و ئێستا ژاتوونێتە ژوورێکی تری ئەم کازیوەیە کە کۆمەڵە مناڵێکن بەشداریان کردووە لە ئیشی دەست و چەند چالاکیەکی تایبەت پێکەوە ئەڕۆین گفتوگۆکەین لەسەر ئیشەکانیان. سڵاتان لێ بێچانن؟ باش. هەر باش بن. ناوتان چییە؟ فاتمە. فاتمە ئەی تۆ؟ ڕەنگی منیش تەوارم خۆشحاڵم. بۆم باسکەن ئەم وێنەیە پێکەوە چێکریا؟ پێکەوە کردوتانە؟ باشە تۆ کامەیانە دروست کردووە؟ دوو هەورەکە و دروست کردووە؟ ئەی بەچی ڕەنگەکانە کێشاوە؟ ڕەنگی ئافرین زۆر باشە. ئەی تۆ؟ من دارەکە چێکرم. درەختەکان ئافرین. ئەی سیارەکەیان کامتان؟ سیارەم نەچێکە ئەوەدا. باشە. ئەی خانۆکانەوەنە خانوون؟ نەماچ نەکرد.
باشە ئەی ئەوانە مامۆستاکەتان هاوکاری ئێوەی کردووە زۆر باشە ئەی واتای ئەم وێنەیە چییە؟ واتاکەی چییە؟ باسی چیەکە؟ قەزدی چییە؟ ئەوە ماڵوێ ئەوە ڕێ دەچوو وامانجی دارن ئەوماش عورن زۆر باشە هەر بژی تۆ چ ڕەنگێکە بەلاوە جوانە؟ ئەزرق ئافرین ئەی تۆ؟ ئەختەر زۆر باشە منیش حەزم لە هەموو ڕەنگەکان زۆر جوانن جلە کوردەکانیشتان زۆر جوانە تایبەتە بەم بۆنەی ئەمڕۆ لەبەرتان کردووە؟ لەبەرتان کردووە؟ زۆر جوانە هەر بژین ڕسمی ترتان کێشاوە ئەمانی دواوە هی ئێوە نین؟ نا بەس بەشداریتان کردووە لەم وێنەیە؟ زۆر باشە هەر بژین زۆر جوانە ئەی کۆمەڵێ ملوانکە و ئیشی دەستی لێە بەشداریتان کردووە لەوانە کردوبێتان؟ باشە ئەتوانن هەوڵ بن لەگەڵ مامۆستاکانتانە پێیان بڵێن هاوکاریتان کەن بۆی کەوانش فێر بن باشە؟ هەر سەرکەوتوو بن سڵاو لێ بێ چۆنی؟ هەر باش بیناو چییە؟ ئەیهان سڵفی چەنی؟ چوار هەر بژیت تۆش ئەم وێنەیە و کێشاوە چێکریە؟ زۆر باشە ئەمە باسی چیەکات؟ ئەلوانە کۆمەڵێ هەمویان پێشەکەنە نەزانی؟ هەمویان دڵیان خۆشە کەسیان وانین هەمووی وان وایە؟ زۆر باشە ئەتوانی بۆم باسکەی تۆزێک؟ دێڵە بۆم باسکە ڕەنی چی بەکارهێناوە چۆن ئەمە و دروست کرد؟ مامۆستا من ئاوا چێ کردووە ئەی ئەوانی تر؟ ئەوانی تر هاوڕەکانت لەگەڵ تۆیان هاوکاریان کردو و پێکەوە دروستان کردووە؟ زۆر باشە هەر یەکێکتان و دانەیەکی کێشاوە؟ زۆر باشە منیش کە لە تەمەنی توێ بووم بەشداریم کردووە لە پێشانگاکان بەو شێوەی تۆ وێنەیەکم کێشا بوو بەڵام دەموچاوەکانی من ئاوا بازنەی چوار گۆشەیی بوون بەڵام ئەمانی تۆ هەمووی پێکەوەن بە کۆمەڵن پێکەنن زۆر جوانە هەر بژیت پێت خۆشە بەشداری بکەیتەوە لە پێشانگای ترا ساڵانە؟ زۆر باشە بەردەوام بە باش هەر بژیت سڵاو لێ بێ چۆنی؟ باشم ناو چییە؟ ئیلاس سڵفی چەنی تۆ؟ لیلاس سەفی چوار هەر بژیت سەرکەوتووبی تۆش بۆمان باسکە ئەم وێنەیە چۆن چێکرد خۆ کردی یا مامۆستاکانیش هاوکاریان کردی؟ مامۆستای هاوکاریان کرد باشە تۆ ڕەنگ کردووە؟ کامیانت ڕەنگ کردووە؟ زۆر باش کردوتە هەر بژیت کەواتە مامۆستاکانی هاوکارن لەوەی کە چۆن فڵچە بەکاربێنی چۆن ڕەنگەکان پڕکەیتەوە وایە؟ هەر بژیت بەردەوام بە باشە؟ پێت خۆشە کە بەشداریت کردووە لەم چالاکیانە؟ ساڵانە بەشداریەکەیت؟ زۆر باشە هەر بژیت سەرکەوتووبی سڵاو لێ بێ چۆنی تۆ؟ باشم هەر باش بیناو چییە؟ ڕۆز واتە گوڵ؟ زۆر باشە تۆ لە سنفی چەنی؟ شەش کاتە تۆ گەورەتری لەوان سەرکەوتووبی وێنەکەشێ زۆر جوانە هەردووکی هی تۆیە؟ باشە توانی بۆمان باسکەین باسی ئاژەڵەکانەکە ئەمە بۆ قەو ئەو فیلە باش بۆمان باسکە سەرتا با لە فیلەکەەوە دەست پێ بکەین زۆر جوانە من و مامۆستاوام چی کرد ئەوەڵ بە لەونی زەهری و سپی دروست کردم باشە ئەوە بە لەونی شین و سپی ئەوە بە سەوز و سپی زۆر باشە سەوزەکە واتە لە ناو باخان لە باخچیان؟ ئەی ئەو گوڵە چییە بەدەستیانەوە؟ ئەو گوڵا لەونی سوور و سپی ئەوەی سەوز کردم زۆر جوانە ئەوە دایک و بەچکەکەین؟ جا دڵیشیان دروست کردووە؟ واتە یەکتریان زۆر خۆشەوێ وایە؟ کاتە تۆ لەم وێنەیە پیشانی یاوە کە ئاژەڵەکانی یەکتریان خۆشەوێ و لەناو خۆیانە هاوکاری یەکەکەن و وایە؟ زۆر باشە ئەی مامۆستاکانە کە ئەو وێنەیان بینی تۆ کێشاوتە پێیان خۆش بوو؟ خۆش ئەی هاوڕێکانێ؟ زۆر باشە ئەی ئەمەیان؟ ئەوە بە لەونی سەوز دروست کردم ئەوە بە لەونی قەلەمی ئەو شنیار ئەوە بە سپی ئەوە بە ڕەش ئەوە بە سپی و سەوز دروست کردم ئەو گوڵانە بە لەونی سپی و سەوز و ئەوەیژی زەهری و سپی کرد
زۆر جوانە باشە پێم بڵێ تۆ چۆن زانیت بۆقەکان چاویان سپیە و ڕەشە و خۆیان ڕەنگیان سەوزە ئەتزانی پێشتر زۆر باشە ئەی خۆت حەزت لە چی ڕەنگێکە چ ڕەنگێکە پێ جوانە شین بۆچی شین زۆر باشە ئاسمانەکانی شینە هەورەکانی شینن زۆر باشە زۆر دڵخۆشم کە ئەو وێنە جوانانت کێشاوە بە هیوای ئەوەی کە بەردەوام 20 ساڵانە و بۆ ئەوەی کە لە ساڵیادی کازیوەکانتانە ئەم وێنانەی ئێوە پیشان بدرێ بۆ هاوڕێکانت سەرکەوتوو بیت زۆر باشە ئێستاش ڕۆین بۆ لای ناڵێکی تری ئەم کازیوەیە کە وێنەیەکی زۆر جوانی کێشاوە چۆنی؟ ناو چییە؟ سەمیرە سەڵفی چەنی تۆ؟ سێ هەر بژیت ئەم وێنە جوانە تۆ کێشاوتە؟ زۆر جوان بوو لە دوورەوە ڕەنگەکانی زۆر سەرنجڕاکێش بوون ڕەنگی زۆرێ بەکارێناوە ئەمە زانی ناوی چییە؟ تووتیە وایە؟ باشە بۆمان باس کە چ ڕەنێ بەکارێناوە چۆن ئەم ڕەنگانت هەڵبژارد زۆر باش ئەمە درەختەکەیە کە لەسەری وەستاوە ڕەنگی خاوەی و هەڵبژاردووە ئەمەش ڕەنگ کردووە چێکریە باشە ئەی ئەمانی تر مامۆستاکەت هاوکاری تۆی کردووە زۆر باشە دڵخۆشیت چەندێک زۆریان کەم ئەمەنە یان ئەوەنە ئەمەنە زۆر باشە سەرکەوتوو بیت سڵاو لێبێ چۆنی ناو چییە؟ دیجلە؟ سڵفی چەنی تۆ؟ شەشی؟ زۆر باشە بۆیان باس کردم کە تۆ زۆر دەزڕەنگینی وایە؟ و بیستم ئەمانەی ئێرە تۆ دروستە کردوون؟ باشە بۆم باس کە چۆن ئەمە فێر بوویت مامۆستاکانی هاوکاری تۆیان کردووە فێریان کردووی؟ هەندێکیان مامۆستاکانم دروستی کردووە هەندێکی هاوڕێکانم من هەندێکیشان تۆ کامە تۆ دروستی کردووە؟ ماسە من ئەوانە لەگەر ئەوان زۆر جوانە ئەمە چۆن دروستی کرد توانین بۆمان باسکەی؟ وەڵام مامۆستا فێری کردم منیش ئەو ئەمە ئیشەکەشی وردە چەندێکە پێچوو؟ سەعاتێ 2 سەعات بە سەعاتی تاو یەکەیت؟ زۆر جوانە دواتر خۆشتان دەتوانن بەکاری بێنەوە بیکەنە ملتان لەگەڵ و جلە کوردیانەتان زۆر جوانە ئەی ئەم هێلەکەکەشێ بەدەست چنراوە ئەوانەش خۆت کردوتە؟ زۆر باشە ئەوانەش خۆی کردوێتی سێرکەن چەند دەزڕەنگینە هەر بژیت ئەی ڕەنگەکان چۆن بەکارێنیت ئەم ڕەنگەت پێ جوانە ئەمە هەڵەبژێریە مامۆستاکانت هاوکارە بن پێتەڵێن ئەم ڕەنگە لەگەڵ ئەوەیان ڕێکەوەیان چۆن خۆت پێ جوان بۆ هەڵت بژارد؟ هەر بژیت سەرکەوتوو بیت زۆر جوانن ئەی ئەمانی ئێرە ئەمانە باسنن گوارن زۆر جوانە ئەمەیان چۆناییە؟ وەڵام مامۆستاکانیان دروست کردو لەگەر هاوڕەکان ئەمانەش مرۆڤ بەکارهاتوون دواتر بووین کە زۆر جوانن سەرکەوتوو بن زۆر دڵخۆشم پێتان کە ئاواتان بینم لێرە لە کازیوەکان سەرقاڵی چالاکین و دەزڕەنگینیەکەن و سەرکەوتوون هەمیشە سەرکەوتوو بن دڵخۆش بم پێتان خاتان لەگەڵ
باشم تۆ چۆنی؟ منیش باشم هەر باش بی تۆش چەند ساڵی؟ چواردە ساڵی تەمەن درێژی پێم بڵێ چەند ساڵە ژەنیاری ئەم ئامێرەی؟ 1 ساڵ 1 ساڵە بەڵام زۆر باشی من واسم کرد چەند ساڵێکی زۆرتر بێت پێت خۆشە بەردەوام بی؟ زۆر باشە ڕۆژانە ڕاهێنانەکەیت؟ زۆر باشە هەر سەرکەوتوو بیت دەست خۆش چۆنی تۆ؟ ناو چییە؟ ڤیان ئەمە ناوی چییە بەدەستەوەیە؟ تەپڵە؟ ئەتوانی شتێکمان بۆ بکەی ئێستا؟ ئادی بزانم چی دەکرد زۆر باشی سەرکەوتوو بی چەند ساڵە تۆ خەریکیت؟ 2 ساڵ ئەتوانی منیش فێر بکەیت؟ دواتر منیش فێرکە باشە؟ ساڵانە بەشداریەکەی لە چالاکیەکانی ئەم کازیوەیە؟ هەر بژیت سەرکەوتوو بیت چۆنیت؟ باش ناو چییە؟ حەنان ئاگاشم لێت زۆر بە جوانی کەمانچەکەت ئەسفە کرد چۆن فێر بوویت؟ لە دەورە مامۆستاکان هاوکاری تۆیانە کرد؟ باشە خۆت لە ماڵەوە ڕاهێنانەکەیت؟ کەواتە ئەتوانی کەمانچەکە بەریتەوە بۆ ماڵەوە ڕاهێنانی پێ بکەی یان لە ماڵەوە ڕاهێنانی ترە بکەیت؟ نەفسی ڕاهێنانەکەی هەر بژیت سەرکەوتوو بی چەندێکە خەریکی؟ 6 مانگ زۆر باشە کاتە بۆ ماوەکەمە توانیتە بەو شێوە باشە فێرەکەیت سەرکەوتوو بی زۆرم پێ خۆشە تۆ دڵخۆشی بەم چالاکیانی کە ساڵانەیەکەن پێت خۆشە 2 ساڵێکی تر بەشدار بیت دڵنیام ساڵێکی تریش بەشدار بی زۆر باشترە بی لە ئێستا هەر سەرکەوتوو بیت چۆنی هاوڕێگیان؟ باشی منیش باشم ناو چییە تۆ؟ شیرین منیش تەوارم خۆشحاڵم کە ئەمڕۆ تۆم بینی پێم بڵێ تۆ عەزفی چیت؟ ئەم ئامێرە ناوی چییە؟ دامبورە باشە ئەوە چییە بەدەستەوە بۆ عەزفەکەیت؟ ئەڤ ڕیشە پێی عەزفەکەی زۆر باشە ئەتوانی نینۆکەکانی خۆشی بەکاربێنی یان ئەبێ بەوە عەزف بکەیت؟ نا بەوە؟ زۆر باشە پێم بڵێ چەند ساڵە خەریکیت؟ 1 ساڵە تۆش؟ کەواتە ئێوە بە ماوەیەکی کەم توانیتانە ئەم چالاکیە باشانە بکەن سەرکەوتوو بن پێت خۆشە ساڵانە بەشدار بی تۆش لەگەڵ هاوڕێکاندا؟ ساڵانە ئێوە کە ئەم چالاکیانەکەن هاوڕێی تازە ژێتە ناو گروپەکەتان یان هەمان کەسن؟ ئەندامەکانی گروپەکە زیابێت؟ زۆر باشە کاتە مناڵی بەتواناتر وەکو ئێوەیەتە ناوتان وایە؟ سەرکەوتوو بیت سڵاو لێبێت چۆنی؟ مامۆستا باش تۆ ناو چییە؟ دلۆ هەستەکەم تۆم بینیوە دلۆ وا بزانم تۆم لە گەڵ زیتەڵەیە بینی و زیتەڵە هات بۆ لاتان بۆ ئەوەی کە سەردانی ئەم کازیوەیش کات وەکو چۆن زیتەڵە مناڵەکان بەسەرکاتەوە لە گوند و لادێ و کازیوەکان بۆیە زیتەڵەش هاو ئێوەی دوان وا بوو؟ ماوەی چەندێکە ڕاهێنانەکەیت؟ بۆی دامبور؟ بەڵێ بۆ 1 ساڵ 1 ساڵ؟ هەر بژیت سەرکەوتوو بیت چۆنی؟ من باشم تۆ چۆنی؟ ڕەنگەکانیشی جیاوازە ئەمەی تۆ ڕەشەوەی ئەو قاوەیە ئەمەی ئەم کاڵترە وایە؟ باشە پێم بڵێ تۆ ناوچی بوو؟ فواد چەند ساڵی تۆ لە سنفی چەندی؟ صفی 6 دەرەم حەوت ئەچیتە حەوت زۆر باشە ئەمری 13 ساڵی هەر بژیت سەرکەوتوو بیت لێرە قوتابخانە هەیە وایە؟ لە دوای حەوتیش دەتوانین بچنە قوتابخانە واتە لە دوای شەشەوە بچنە حەوت و هەشتوانە زۆر باشە پێم خۆشە ئەی کە تۆ ئەچیتە قوتابخانە ئەمە هیچ ڕێگریەک نەبووە بۆت بەردەوامە بی لە عەزفی خۆت لە ڕاهێنان؟ هەر بژیت سەرکەوتوو بیت زۆر باشە چۆنی هاوڕێ؟ باشم تۆ باشی منیش باشم ناو چییە تۆ؟ محەممەد تۆش عەزفی دەمبوری؟ زۆر باشە سەرکەوتوو بیت پێت خۆشە؟ باشە تۆ بۆ مان باسکە ئەمە چیە بەدەستەوە؟ ریش ئەتوانی تۆزێکمان بۆ لێبەی؟ باشە ئەمە پەنجەکانت چۆنایی وە ئەتوانی بۆ شێوەیە بیجوڵێنی ناویان هەیە ئەمانە؟ باشە توانی پێمان بڵێ ناویان چییە؟ ئەمە دۆ ڕێ می فا سۆ لا سی دۆ
بی پەر سەرکەوتوو بیت چۆنی تۆ هاوڕێ باشم تو چۆنی باشم منیش ئاکام لێت بوو زۆر بە جوانی عەسفتە کرد تۆ ناو چییە؟ ڕەوان ڕەوان ئەمە گیتارە بەدەستەوە وایە پێت خۆشە باشە تۆ چۆن بوو جیاوازی ئەوەی کە گیتارە هەڵبژاردەوەی کە وەکو ئەوان بی ئەم هاوڕێمان ڕێ با من پێم ئێرە دانیشت خۆت گیتارەکەت هەڵبژارد بەخواستی خۆت ماوسەی من بۆ کردی مامۆستاکانیش بۆ ئێوەیان کڕیوە زۆر باشە تۆ چەندێکە بەشداریت کردووە چەند ساڵە ڕاهێنانەکەی تۆش ساڵێکە بێت کاتەوە پێکەوە بەشداریتان کردووە لەم چالاکیانە هەر بژیت تۆ دەتوانی پارچەیەک میوزیکمان پێشکەشکەی مناڵەکانی هاوڕێ هەر بژیت زۆر باش بوویت سەرکەوتوو بیت زۆر دڵخۆشم پێتان باش سەرکەوتوو بیت مناڵەکانی هاوڕێم وەک چۆن بینیتان ئەمڕۆ زۆر دڵخۆش بووین لەگەڵ ئەو مناڵە کۆمەڵە مناڵە بە توانایی ئەم کازیوەیە کە بەشداریان کردبوو لە چەند چالاکیەکە کە زۆر دڵخۆش بووم لە نزیکەوە بینی من و گفتوگۆم لەگەڵ کردن و لێرەشەوە پێم خۆشە دەستخۆشی خۆم لە مامۆستاکانی ئێرە بکەم کە مناڵەکانیان بە شێوەیەکی زۆر جوان ڕاهێناوە کە ئەو چالاکیانە بکەن و هەروەها کاریان کردووە لەسەر میتۆدی پەروەردەی نافەرمی تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ